بەناوی یەزدانی گەورە ئەمڕۆ لە ڕێکەوتی 23 دەی 2019 زاینی لە شارە جوانەکەی هەولێر شاری قەڵای بەرخۆدان گەعدەی دۆستی بەڕێزی خۆشەویستم کاک زێگرسیان چاوەکانی مازەکەم وێنەگری بەتوانە کاک هەڵمەتی منتر دەست و پەنجەی دلاوێنی ماز دەکەین ژەنیاری خۆشەویست کاک ئەمەی ئەڵماس تاجی سەر و چاوی ئێمەیە بە پەنجەی دڵاوێنی وەک چووکەی هەموو لایەک لایەنگری هونەر سەلاحی شنەوەی دە خزمەت ئێوەی خۆشەویستان دای کاک کارزانی شێروان و کاک ئەحمەدی سڵوزی و کاک ئاریانی خۆشەویست هیوادارم ئەم گەعدەیان بەدڵ بێت. دڵێم پڕ لە ئاخا هەمووی حەسرەت و داخا یارم ڕۆی ماڵێم ڕووخا یارم ڕۆی ماڵێم ڕووخا من دایم کۆتێتەوە فرمێسکم دەسڕێتەوە خۆزگاوە بێبێتەوە توندەستم بێگرێتەوە ئەگرێتە لە گیانم خۆشەویستی جارانم وەرەوە چاوەڕوانم ئەگرێتە لە گیانم خۆشەویستی جارانم وەرەوە چاوەڕوانم هێندە ئەمما خەڵکێشە چیم کردە لە دلێم مێشە بەختم وەک چایاوێ دڕەشە وەرە مردێن لە پێشە وەرە مردێن لە پێشە دەست خۆش مامۆستا ئای بژیت